تیمە شوێنەوارەکانی ئیتالیا لە کوردستان ساڵانێکی زۆرە کارەکەن و زۆرێک لە بەرهەمی کارەکانیانمان بینیوە و لە ئێستاە هەوڵەدەن کار لە ڕێگەی پێشانگایەکی فۆتۆییەوە با بڵێن ئەو دەرەنجامانەی کار لە ڕێی بکنە و پشکنینەکانەوە کردوانە لە ڕێی پێشانگایەکی فۆتۆگرافیەوە لە کوردستان لە شاری سلێمانیش بە تایبەتی نمایشی بکەن. سەرلەبەیانی ئەمڕۆ لە مۆزەخانی سلێمانی قونسوڵخانەی ئیتالیا لە هەرێمی کوردستان پێشانگایەکی فۆتۆگرافی بۆ کار و چالاکی تیمە شوێنەوارەکانی ئیتالیا لە کوردستانی عێراق لە ماوەی ساڵانی 2011 بۆ 2023 لە هۆڵی مۆزەخانەی سلێمانی کردەوە. ئەمڕۆ ئێمە خۆشحاڵ بووین کە ئەم پێشەنگایە لە مۆزەخانەی سلێمانی کراوەتەوە کە باس لە کار و چالاکی تیمە ئیتالیەکانەکە لە هەرێمی کوردستان کە کاریان کردووە لە 2011 تاکو 2023 ئەم گەلەریە ماوەی مانگێک بەردەوامە بێ لە مۆزەخانە ئەمەش بۆ ئێمەش و بۆ ئەوانش کارێک چالاکێکی هاوبەشە بێ و هیوادارین زۆربەی تیمەکانی کەش بە هەمان شێوەکەوە کاریکردن و پشکنینەکەن لە مۆزەخانەی سلێمانی کار و چالاکی خۆیان نمایش بکەن و جێی دەستخۆشیە. خۆی کە ئەڵێن کار و چالاکی یعنی ئەو تیمە ئیتالیانی کە لە هەرێمی کوردستان ئەو زانکۆیانی کە لە هەرێمی کوردستان کە ئیشیان کردووە هەم بە وێنە و بە زانیاری بە سێ زمان کوردی و ئینگلیزی و ئیتالی ڕوونکردنەوە وێنەی تایە و پێشانگایەکی فۆتۆ وایە فۆتۆ و زانیاریشی تایە بۆ پێدانی زانیاریە بۆ ئاشنابوونە بۆی خەڵک بزانێ کە ئیتالیەکان چۆن ئیشەکەن یا لە چەند شوێن ئیشیان کردووە. بیرۆکەکەەوە بوو کە سەرەتا لە شاری هەولێر گەلەرێکیان کردەوە ئیتر دوایی داوایان کرد کە لە سلێمانیش بکرێتەوە. ئێمەش بە خۆشحاڵیەوە مۆزەخانەی سلێمانیمان پێ باش بوو بۆ ئەو کاری ئەوان و دوای ئێمەش کە مانگێک بەردەوام بێ ئەم گەلەرێ لێرە ئەچێتە شاری هەولێری خۆشەویست.